خاڵەکی دیکە مەسەلەن زۆر جاران تەماشا دەکەی هاوڕێ بوویتە چاولێکەری هاوڕێکی تەماشا دەکە کە کەپڵێکی هەیە یان لەگە کەسێکە ئەوەیە عاشقیتی ئەوەیە بە هەماشێ ئەوش چاو لە هاوڕێکی دەکات هەڵبژاردننی هاوڕێ چەند گرنگە لێرە خۆراسیش زۆر گرنگ مامۆستا کارزان زۆربەی کات وا بووە یعنی خەڵکانێکمان هەبووە کە هۆگری کەسێک بووە بە تەواوەتی خۆی نەناسیوە یا کە خۆی نەناسیوە توانەکانی خۆی پێکەم بووە وای کردو لە ڕێگەی کەسێکی دیکەوە مامۆستا سەعات توانەکانی خۆی پەرە پێ بدەین لە کۆمەلگا خۆی بە دیار بێخی ڕاستی من بابەتێکی جوانم خوێندەوە لەسەر بابەتی مەسەلەی هەر پەیوەستبوون و هۆگربوون یەک لە خاڵەکان کە ئێمە وەکو کۆمەڵڕاستان زۆر تاکید دەکەین مامۆستا سەعات بابەتی مەسەلەی پەروەردەی خێزانیە بۆ نمونە کە کەسێک منداڵێک ئەگەر تەماشا بکەین دایکی دەمرێیان بابی دەمرێیان لێک جیادە بنەوە یان ئەوەتەیە ئەگەر تەماشا بکەین زۆربەی کات ئەو خێزانانەی کە دایانیان هەیە یان بەخێوکەریان هەیە بە حکمی ئەوەی کە دایکەکە زۆر لە ئیشە یان باوکەکە لە ئیشە منداڵەکە زیاتر پەیوەستی ئەو کەسەیە ینی نمونەی ئاوان زۆر بووە کەواتە پەروەردەی خێزان دەوری هەیە لەسەر ئەوەی کە چەندە خۆشەویستی و هاوڕێتی نێوان دایک و باوک لەگەڵ منداڵەکانی هۆکارە لەوەی کە ئەو منداڵە یعنی بۆ نمونە پەیوەستی خەڵکی دیکە نەبێ چونکە باسمان کرد فەرەقەکانی بۆ پڕکەوە و بکەی ئەوەندەش یعنی ئێستا من تەماشا بکەین بە تایبەتی لە عەشایری خۆمان زۆربەی کات وا بووە باوک منداڵەکەی لەگەڵ خۆی گەڕاندیە باشە بردوێتە شوێنی دەوام بردو شوێنی کاری بەبەردەوام بی وای لێکردیە ئەو منداڵە بە تەواوەتی پێوەستی خۆی بی ئەوەش هەڵەچکەی دایکان و باوکانە ترسەکەیە لە جۆرەکانی ترس پێدێن ترسی دابڕان ترسی دابڕان لەگەڵمان گەورە دەبێت طبعاً دیقەتەن دایتێ منداڵ عەبای داچی دەگری ڕاست کە داچی دەڕوا ترسە دابڕانە ئینسان هەموو ئەو شتانی کە خۆشی دەوێت گرنگی پێدەدا ئەو مۆبایلی کە زۆر خۆشمان دەوێت کەڤەری لێ دەدەین و دڕعشی لەسەری دەدەین لۆ خۆشمان دەوێت ئەو شتێک کە زۆر لامان گرینگە بەهای هەیە زیاتر گرنگی پێدەدەین ئەوەی ئەم دەمەوێت باسیکەم کو ئەمن بزانم هۆگر بوویمە لەوەیە خەڵکێک دەپرسی ئەمن هۆگر نیمە نا ئەمن گرنگی بەجیان کەس نادەم بەڵام نا هۆگر بووی و هەست بە خۆت ناکەی نیشانەکانی هۆگر بوون چییە هەر کات ئەتوو زیاد دەپێویست فکرت دەیەکەکی کردەوە یعنی ئەتوو هۆگر بووی هەر کات ئەتوو هەوڵتدا زیاد لە کاتی ئاسایی لەیەکێک نزیک بیەوە ئەتوو هۆگر بووی لۆ نمونە کاتی زیاتری پێ بدەیت بەڵێ لۆ نمونە ئەمن ئاساییە لەگەڵ ئوستاز قسەی بکەم هەفتەی جارێک ئەگەر ڕۆژێ جارە قسەم لەگەڵ کرد یعنی تۆزە هۆگری بوویم بەس ئەگەر من ڕۆژێ دەڕی سالەمان گۆڕی و 5 تەلەفۆنمان کرد ئەم پێویست ناکە بڵێم هۆگری بوویمە ئەوە کردداری من دەسەلمێنیتن نیشانەی ئەو کەسێکەوە هۆگر دەبیتن و هەست بە خۆی ناکە هەر کاتێک ئەو شخصت لێ دیار نییە لی دەپرسی قەلق دەبی تووشی تەوەتر دەبی طبعا لە بۆ معلوماتتان التعلق بالاشخاص ئێستا نەخۆشیێکی دەرونیە وەکو نەخۆشیتم ئاسڵ نەخۆشیێکی جەستەیی دەرونیشە تەنانەت چارەسەری هەیە چارەسەری سیبیتیمان هەیە و چارەسەری دەوائیشمان هەیە با بڵێن دەواکانی تەوەتوری ئەمە دەدەینێ لەبەر ئەوەی یعنی حالەتەکە لە ئاسایی دەرچووە وەی لێدێ ئەو کەسە ژیانی بۆ شخصەوە ڕابط دەبی هەستان کردیە بە تایبەت ئەوانەی کە وەکو ئوستاز باسی کرد ئەوانەی کە عاشقن ڕۆژێک بە خۆشەویستەکەیان نامەیان لە بۆ نەدێری و هەست دەکەی تریاشی لێ بڕایە مدمین بووە با جوابی تەلەفۆنی داتەوە ڕۆژێک با ڕۆژێک بلۆکی کە ینی بەداخەوە ئەمەدا ئاسی زانکۆ قوتابیمان هەیە نمونە هەیەڕێک وایە بگورە ینی ناستە محازەرەکانی دەرم نەدرێ خۆشەویستەکەم ئەوڕۆ جواب نێدایمەوە ئاگەی لە خۆ نییە ئەوە بەڕاستی من هەمیشە مامۆستا کارزان زۆربەی قوتابیەکانمان تووشی ئەو حاڵەتە بووینە زۆر کاتی وا هەبووە کە بۆ نمونە خەمی خواردووە یان لە بارودۆخی دەرونی خراپدایە لێ دەپرسی لەبەرچە وەڵا ئەوڕۆ بێ ئاگام لە خۆشەویستەکەم یان ئەوتێن هەواڵی نازانم یان ئەخبار نازانم یان نەبزانێت چی کردێت چی نەکردی ئەوڕۆ ئەو قیمەی هۆگر بوونە ئەتوو کاتێکەوە ینی هەستت کرد بە دیارنەمانی کەسێک دڵگران دەبی ڕاستە ونبوونی کەسێک لە پێشاوت کاتیش بیتن دڵگران دەبی یعنی ئەتوو هۆگر بووی